هەمووی خەتای دایک و باوکم بوو تەمەنی منیان فەوتاند ئەمە ژنامی ئەزیزیەکە ورم با ئەم جارە لە سەربان بە دیار چاکردنی ئەم سێتەوە ئەم چیرۆکەتان بۆ باس بکەم. من ئێستا لە پۆلی 12 و 3 ساڵم. دایک و باوکم وازم لێ ناهێنن، هەر ئەڵێن ئەبێ ببی بە دکتۆر. منیش تااقەتی ئەو سەر ئێشەیەم نییە، حەزم لە هەموو پیشەیەکە دکتۆری نەبێ. باشترین مامۆستای ئەم شاریان بۆ گرتووم کەچی مێشکم هیچ وەرناگرێ، چونکە من شتێکم ئەوێ و ئەوان شتێکی تر. من ئەمەوێ لە بواری تەکنەلۆژیا خزمەت بکەم، کەس گوێم لێ ناگرێ. من لە کۆمپیوتەر ئازیرەکەم، ئەزانم ڕۆمە ئەو بەشا داهێنانەکەم کەچی ماڵەوە هەر ئەڵێن دکتۆری. خەریکە مێشکمە تاقەیە چی بکەم؟ نامێ ئەم ساڵیش دانیشتمەوە ئەوە زەختم لێ بکەن، تووشی نەخۆشی ئەبم. بە زۆر ئەڵێن ئەبێ دابنیشیتەوە ئەگەر نەبووی بە دکتۆر. هەموو پیشەیەک جوانە، بەس وڵای دکتۆریش ئەو نە زۆر بووە کێ تااقەتی لێی ماوە. بە تایبەتی من کە مێشکم بۆ دکتۆری نەکراوە، وام لێ هاتووە ڕقیشم لە دکتۆر و ناوەکەشێتی. تخوا بە دایک و باوکان بڵێن بە ئەو نەسەر نەخنە سەر مناڵەکانیان. هەر مناڵ لە شتێک باشە، هەر کەسە لە شتێک باشە. هەچی هاوڕەکانمە لە زانکۆن لە بەشی بازرگانی و ئینگلیزین، خۆزگە منیش لە زانکۆ بوومایە، بەس هەمووی خەتای دایک و باوکم بوو تەمەنی منیان فەوتان بۆ هیچی خۆڕایی. خوا ئێستا پێم بڵێ من چی بکەم؟ خۆم کۆمنتەکان نەخوێنمەوە. لەو باوەڕیان دایک و باوک ڕۆڵی سەریکیان هەبێت لە سەرکەوتن یانی سەرنەکەوتی مناڵەکانیان، ئەتوان ئێوە چیرۆک و ئامۆژگاریەکانتان بنێرن بۆ پێیجی مۆم.